چۆنن؟ ئەم کاتتان باش واتان زانی کە وەستاوم نامل لێرم بۆ ئەوەی کە بەرنامەی خەونتان پێشکەشکەم بەیوام کە زۆر باش بن وەکو من کە زۆر باشم لەبەرەوەی کە دڵخۆشم ئەمڕۆ خەونی لامۆ بەدێنم. لامۆ زانن کێ؟ هاوڕێی ئەم بەرنامەی خەونە بێت کە خەونێکی زۆر جوانی هەیە. ئەنجا خەونەکەتان پێ بڵێم چییە؟ سێرکەم بزانم ئەتوانن خۆتان بیزانن کە چی ئەمە؟ چی بوو؟ زانیتان؟ لەگەڵ مابن بۆ ئەوەی کە پێتان بڵێم خەونی لامۆ چییە و شتێکی کەشتان با پێ بڵێم. کلیلی سەرکەوتن ئەوەیە کە تەرکیزکەیتە سەر ئامانجەکەت. نەک بێت و تەرکیزکەیتە سەر کۆسپی ئامانجەکەت یاخود کۆسپی ئەو کاری کە تۆ هەوڵی بۆ ئەیت و کۆمەڵێک بربەزیەتە ڕێگەت. بۆیە هەوڵ بن ئێوەش بۆ ئەوی کە خەونەکانتان بەدی بێن و تەرکیز زیاتر خەنە سەر ئامانجی خەونەکەتان و بۆچی ئەتانوێ بگەم بەم خەونەتان. جا ئەمڕۆ پەیوەندیەکەین بە لامۆوە بۆ ئەوی کە بزانین لە ماڵە و دواتر ئەڕۆین بۆ ماڵیان و باسی خەونەکەیمان بۆ ئەکات و لەگەڵماناون بزانن کە چۆن کارەکەین بۆ بەدیهێنانی خەونی لامۆ. با بڕۆین. هاوڕێیانمان ئێستش پەیوەندیەکەین بە لامۆ با بزانین لە ماڵە ئەتوانین بڕۆین کە سەردانی ماڵیان بکەین لەگەڵماناون. لامۆ چۆنی ئەم کاتەوە باش؟ باش. یاخوا باش بی. پێمان بڵێ ڕۆژەکە و چۆن بوو چۆن بەڕێو کرد؟ پێم خۆشەکە خۆش بووە. منیش ڕۆژێکی خۆشم بەڕێ کرد تا ئێستا و خۆشتری شەبێ کاتێک کە خەونی لامۆ بەدیهێنین. جا پێمان بڵێ خەونی تۆ چییە؟ ئەمە ببێ باشی. ئەوێت ببێ بە شێف لەبەرەوەی کە دواتر منیش بە ئێوە وت چەند کەسانی کە ئەوە شێف بوو کاری خواردن دروستکردن بوو. جا منیش بە هاوڕەکانم وت بەڵام ناوەکەم نەوتە بوو ئەوانەی کە نەیانزانیوە ئێستا ئەزانن کە خەونی لامۆ ئەوە بوو کە حەزیە کرد ببێ بە شێف. جا ئەمڕۆ ئەتکەین بە شێف ئێمە و خەونەکەت بەدیهێنین. باشە؟ لە ماڵی بین بۆ ماڵتان سەردانتان بکەین؟ باڵە. ئەگەر بین دەرگامان لێکەنەوە؟ زۆر چاکە کاتە تۆ لە ماڵەوە بە نەڕۆیتە دەرەوە باشە تا منەگەم. تۆزێکی کە ئێمە ئەگەینە لای تۆ ناونیشانەکەمان بۆ بنێرە و ئەدبینم لە نزیکەوە. جارێ خوات لەگەڵ. خوات لەگەڵ. لامۆ هەر ئاوا بیرێ کردەوە ئەیوت تۆ بڵێ بەڕاستی خەونەکەی من بەدی بێ؟ کەواتە ئێمەش بەڕاستی ئەوڕۆ خەونەکەی بەدیێنین. با بڕۆین. هاوڕێیانم من گەشتمە ماڵی لامۆ. خۆ باشم؟ تا کەواتە وەرن با پێکەوە بڕۆینە ژوورەوە و پێکەوە گفتوگوی لەگەڵ بکەین. سەرەتا با لە جەڕس بین. ئازیزان ئێستا من لە ماڵی لامۆم دایکی لامۆ ڕۆژ لامۆ بانکە با من لێرە بە ئاقلانە چاوەڕێی لامۆ بکەم.
سڵاو چۆنی لامۆگیان باشم فەرموولەیە دانیشە پێم خۆشە لە نزیکەوە لامۆم بینی ئەم کاتەوە نیشتم خۆش لامە دڵخۆشی کاتون بۆ ماڵتان باڵە چەندێک دڵخۆش زۆر 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 باشە لامۆ پێم بڵێ ئێمە ئەمڕۆ کە هاتوین بۆ لای تۆ بۆ ئەوی کە خەونەکەت بەدی بێنین جا هەروەکو لە پەیوەندێکەمانە پێدوتین کە حەزەکەی ببی بە شێف وایە وایە تۆ چەند ساڵی حەوت ساڵی تەمەند درێژ بواتە لە پۆلی چەنی لە پۆلی دوو لە پۆلی دووە حەوت ساڵە بێ بە شێفێکی حەوت ساڵ و بەتوانە ئەمڕۆ ئەی پێمان بڵێمە ئەم خەونەت چۆن بۆ دروست بوو خۆم حەزم لێ بوو چونکە کارێکی خۆشە چونکە کارێکی خۆشە باشە لە ماڵەوە خواردن دروستەکەی لەگەڵ خێزانەکە و لەگەڵ دایک و باوکت و ئەوانە بەڵە بەڕاست خواردنی چیان بۆ دروستەکەی ئەوڵا ئێستا کێک و پیزا و ئەم شتانە کێک و پیزا و ئەم شتانە ئەی کە هاتین کۆمەڵەش تیش دانرابووانە تۆ دروست کردوون ئەوە نا دایکم خۆیدا کردوەگی ناخۆم دایکی شێفێکی بەتوانایە تۆش حەزەکەی وەکو دایکە ببی بە شێف بەڵ لەوە خەونەکە بۆ دروست بووە بەڵ باشە ئەی لامۆ پێم بڵێ چ خواردنێک زۆر زۆر حەز لێ سوشی سوشی حەز لێ زۆر خۆشە منیش حەزم لێ بەڵام زۆربەی کەس حەزیان لە تامەکەی نییە ئەزانی تامیشی ناخۆشە تۆزێک تامیشی ناخۆش لە دەمی تۆە ئەی چۆن دەمی نانا کاتر لە دەمی هاوڕەکانە کە بۆیان باس کردوین تامی خۆشە سوشی و پێم بڵێ زانی سوشی دروستکەی زۆر ئاسانە دروستکرێ خەیار و برنجە نازانم شتێکی تریشی لەگەڵە نازانم ناوی چیەوە گونانە قەیسی وایە ئەی چۆن زانیت ئەوە ئەو پێکاتانی هەیە سوشی زانم چونکە پێوەی دیار بوو چونکە پێوەی دیار بوو کەواتە تۆ لە ئێستاوە بەڕاستی شێفی کە خواردنەکانە خۆیت و تامیەکەی ئەزانی کە چی و چیتیایە پێگاتەکەی چین ئەی بژیت ئەی پێمان بڵێ خوشکبوراو هەیە ئەی لەگەڵ ئەوانە خواردن دروستەکەی لە تەمەنی تویان یان بچووکترن هەڵا بچووکترن بەس کە ئەوانیش گەورە بوون فێری خواردنیان کە ئەی پێم بڵێ لە داهاتوە حەزەکەی کە ئەمڕۆ ئەتکەین بە شێف بەڵام لە داهاتوە حەزەکەی کە کارکەی بۆ ئەم خەونەت واتە ڕێستۆرانتێکی گەوری خۆتت هەبێ حەزەکەم تێشتەکان هاوەکو خواردنی ماکدۆناڵدز خۆش بێ زۆر باشە کەواتە براندێکی زۆر باشی کردو بە نمونە و ئیشەڵڵا کە لە داهاتووە کاری بۆ بکە ئەگەی بەو خەونەت جا ئەمڕۆ لە تەمەنی ئێستا تا کارە بۆ ئۆکەین لە بڕۆیی کە ئازیزان بەرنامەی خەون کارەکات بۆ بەدیهێنانی خەونی مناڵەکانی هاوڕێمان چونکە زۆر گرنگە لە ئێستاوە ئێمە مناڵان ڕابێنین کە لەو تەمەنەی ئێستایانە ئەتوانن بگەن بەو ئامانجانی کە خۆیان لە دڵیانایە خودبیری لێ ئەکەنەوە بۆیە ئێمە ئەو هەوڵەیان بۆ ئەین و بۆ ئەوەی کە ئەوانیش مورەیان بەهێز بێت و لە داهاتوە ببن بەو کەسی کە خۆیان کاری بۆکەن لە ئێستاوە لە ئێستاوە ئەتکەین بە شێف هەتا گەورابی کاری لەسەر کە باشە دواتری ژەگەڕێمەوە بۆلات تۆ شێفێکی بەتوانی خواردنی خۆشم بۆ دروستکە باشە ئێستا ڕووین بۆ شوێنێک سپرایزە پێت ناڵێم کوێیە و کۆمەڵە سپرایزی کەشمان هەیە بۆ لامۆ لەگەڵمان نابن بزانن کە ئەچین بۆ کۆ و چی دروست دەکەین ئامادەی بڕۆین؟ بەڵێ با بڕۆین پێکەوە فەرموو عزیزان ئێمە گەشتینە ناو ڕێستۆرانتەکە دڵخۆشی؟ زۆر منیش زۆر دڵخۆشم کە ئەمڕۆ لامۆ ئەکەین بە شێف لە ناو ئەم ڕێستۆرانتەیە جا لامۆ پێمان بڵێ تۆ بۆچی هەستە کرد ببی بە شێف؟ بۆ یارمەتی هەژاران بم بۆ یارمەتی هەژاران بە کارێکی زۆر باشەکەی و زۆرێک لە مناڵان لە تەمەنی تۆیە بەهۆی ئەوەی کە وڵاتەکەیان کەم دەرامەتن ناتوانن خواردن بخۆن خواردنیان نییە جا توژە توانی
ئیشەڵڵا لە داهاتووە ئەگەر ڕێستۆرانتی خۆت هەبوو هاوکاریان بکەیت باشە؟ ئەوەش نەبێ بەدەر لەوە لە وڵاتی خۆتە ئەو کەسانەی کە کەم دەرامەتن ئەتوانی هاوکاری ئەوان بکەیت لە پلانتا هەیە؟ ئەی ئەمڕۆ خواردنی خۆشمان بۆ دروستەکەی؟ باڵێ ئەمڕۆژ بەڵێ خواردنی خۆشمان بۆ دروستەکە ئێمە ئەڕۆین لە ناو ڕێستۆرانتەکە و پێکەوە خواردنێک دروستەکەین لەگەڵمانە بن با بڕێندامەوە لامۆ ئێمە گەشتینە ئەو شوێنەی کە شێف لێرە کارەکات جا پێشەوەی بڕۆینە لای شێف سوپرایزێکم هەیە بۆ تۆ هەروەکو بەڵێنم پێیا بووی با بۆت بێنم دەست خۆش بێت ئەمە سوپرایزەکەمانە تۆ زانین چیتایە؟ باشە ئازیزان لەگەڵمانە بن بڕۆ ئەمە لەبەر بکە بۆرە بۆ لامان باشە؟ ببینن سوپرایزەکە چییە بڕۆ لێ چاوەڕێتەکەم بەخێر بێتەوە لامۆ ببورن شێف لامۆ زۆر جوانە جلو بەرگەکان زۆرە لێ هاتووە جا ئازیزان سێریکەن لێرەیان نووسراوە لامۆش شێفەکە ژوای کردووە زانەی واتە خواردنی خۆش دروست دەکەم جا ئەمەش شێفە گەورەکەی ئەم ڕۆمانە کە ئەمڕۆ کۆمەڵێک ئامۆژگاری ئەیا بە تۆ و زانیاریت پێبەخشێ سڵاو لێ بە شێف چۆنی زۆر سپاس پێمان خۆشە سەرتا خۆ بناسێنی من شێڤوریا لە ڕێستۆرانتی سالار ئیشەکەم لە ناوپارکی ئازادی وەکو مێنەکەم کەیشی تیاکەم زیاتر لە 30 ساڵ لەم بارەیە ئیشەکەم زانیاریەکی تەواو هەیە لە خواردنەکانی شەرقی غەربی بگرە لە زەڵاتە و مقەبلاتەکانیش شارەزاری تەواو هەیە و چەند ساڵێکە ئیشەکەم لەش ساف بەیەخوا زۆر سپاس زۆر دڵخۆشین کە ئەمڕۆ هاتوین بۆ لای بەڕێزت و خەونەکەی لامۆژ بەدیەت دڵنیام کە لامۆژ دڵخۆشە وایە وەکو ڕسمەکە کەوای کردووە شێف لامۆ شێف لامۆ ئەمڕۆ وەکو شێف کە کۆمەڵێک پێداویستەکانی بۆ داناوین بزانم ئەیناسی تۆ کە چی دروستەکەین پاستا ڕاستە؟ بەڵێ پاستا دروستەکەین بەڵێ پاستا دروستەکەین لەبەرەوەی کە زۆربەی مناڵان لە ئێستا حەزیان لە پاستایە جا ئێمەش پێکەوە لەگەڵ لامۆیە دروستەکەین و ئێوەش لەگەڵمانە بزانین کە پاستا چۆن دروستەکەین و پێم بڵێ پێشتر تامی پاستات کردووە تۆ؟ باڵێ خواردووتە؟ بەدڵتە؟ باشە کاتە وردە دەستەکەین بە دروستکردنی پاستا و لەگەڵیشیا پێمان بڵێ کە لامۆ چی بکات لە داهاتوە بۆ ئەوەی کە بێ بە شێفێکی بەتوانا و سەرکەوتوو وەکو بەڕێز شێف لامۆ بەخێر بێی ئێمە سەرەتا لە مەطعەمە چەقۆ سەرەکی ئیشی دەستمانە وەکو هەموو ئیشەکانی کە مەطبەقش چەند یاسایەکیە بۆی ئیشی پێ بکەیت پێنج یاسای سەرەکی هەیە یەکەمیان بەکارهێنانی چەقۆ لەگەڵ هەموو کەرەسەکانی مەطبەق کە ئیشی پێکەی دوو بابەتی سەوزەوات لە سەوزەواتەکان چۆن نەتوانی بە فرێشی بمێڵیتەوە چۆن نەتوانی کام سەوزەی فرێشە ئیشی پێ بکەی بۆی خواردنێکی جوان و تەندروست بۆ دەرچێ سێ لە بابەتی گۆشتەکانە گۆشتی ڕەش گۆشتی سپی چۆن بتوانی پارچەکان هەڵبژێری و هەر پارچە بۆ شێوازی خواردنەکەت خۆت دابەشی کەیت و خواردنێکی لێ دروستکەی چوارەمیان بابەتی بەهارات و بقولیاتە ئەوەش کە شێوازی بەکارهێنانەکەی چۆن بەکاری هێنی تا چ ڕادەیەک بەکاری بێنی بۆی تامی خواردنەکە و نەگۆڕێ لەگەڵ بقولیاتەکان چۆن بەکاری بێنی بۆی لە کوڵانە هەڵنەوەشێ یا کەمکۆیا کەم نەکوڵێ پێنجەمیشان تەندروستی و سەلامەتیە کە ڕەچاوی ئەەکەی لە ئیشە زۆر ڕاستە دەست خۆش بێ جا ئازیزانی وە کۆزانن کە مناڵ لە تەمەنی لامۆیە گونجاو نییە کە چەقۆ و هەنێک پێداویستی کە هەیە بەکاری بێنێ ڕاستە لامۆ تۆ کە لە ماڵەوە لەگەڵ خێزانەکەت دایکت خواردن دروست دەکەی کێ چەقۆکە بەکارێنێ دایکم جاری باشە من چەقۆ بەکارێن بەکاری هێنیت بەڵام دایکتت لەگەڵایە و لەوانەشە لەگەڵ تۆیا دەست بگرێت و پێت بڵێ کە چۆنە وایە خاتە بێ گەورەیەکتان لەگەڵا بێت و مناڵ خۆی بەتەنیا باش ئەگەر دایک لە ماڵەوە نەبێت تۆ چەقۆ بەکارێنی نابێت وایە
زۆر باشە جا ئەمڕۆ لەگەڵ شێفا بۆمان هەیە کە چەقۆ بەکاربێنین دەستەکەین وردە بە دروستکردنی پاستاکە بەس پێشەوەش وەکو شێف باسی کرد ئەو یاسایانی پێوتین و کۆمەڵی یاسایی کە هەیە کە تۆژە بێ کە گەورە بوویت ڕێستۆرانتی خۆت کردەوە جێبەجێکەی پاک و خاوێن بی باشە وەکو ئێرە کە چەندێک گرنگیان ناو بە پاک و خاوێنی جا ئەم جلانەش لەبەرکەی تۆ بڵێ ئەو کاتە جلەکانت بۆ بێ یانە بێ گەورەتر بدووریت گەورە بۆ کاتە جا پێم بڵێ بزانم ئەزانی بۆچی ڕەنگی سپیە بۆی پیسەکەی پێوە دیار بێ ڕاستە ڕەنگی ڕەش یاخود ڕەنگی سپی ئەبێ ئەو دوانە لەبەرکەی بۆی کە پیسەکەی پێوە دیار بێت و بزانیت باشە شێف ئێمە سەرەتا چی بکەین بۆ ئەوەی کە خواردنەکەمان دروست بکەین ئێمە سەرەتا لەبەر کەمی ماوەی بەرنامەکە چەند ئامادەکاریەکمان کردووە وەکو پاستاکە کە چۆن زەردێکەی ئامادەیەکی بۆ ئێستا زەردمان کردو ئامادەیە ئەو کەرەسانەش کە پێویستە بۆ خواردنیان بڕۆمان پەنیر تەماتە لەگەڵ خەیار و جێزەر ئەوە بۆ ڕازانەوەی خواردنەکە بەکاریانی هەر بۆی پاساکەمان تامێکی تایبەت بە تۆزە خۆش بێت نەختێک قیمەم ئامادە کردووە سوورم کردوتەوە ئەوە ئامادەیە بۆ تێکەڵکردنی لەگەڵ پاساکە زۆر باشە گوێت لێ بوو کاتە بەباشی لەبەری کە باش دواتر لێتە پرسمەوە ئێستا با دەست پێ بکەین شێف ئێستا دەستەکەین بە ئامادەکردنی خواردنەکە ببینم سەرەتا ئەو دەستکێ شیشەکە جا با پێشتان بڵێم ئێمەش من و لامۆش پێکەوە دەستمان شت هەروەکو کە پێشتر وتمانە بە گرنگی بێن بە پاک و خاوینی و شێفیش خۆی دەستکێشەکات زۆر باشە جا ئێستا پاستایەکی زۆر بەتام دروست دەکەین وایە؟ لامۆ پێم بڵێ تۆ لە داهاتوە پێت خۆشە ڕێستۆرانتەکەت ناو بنەی چی؟ جارێ زۆر ناوەکەی نازانم جارێ بیرت لە ناوەکەی نەکردوتەوە ئەی بیرت لێ کردوتەوە کە چ خواردنێک دروستکەن؟ چی دروست دەکەن؟ وەکو ئەها خوا نەخۆشەکان خواردنەخۆشەکان چێ لای تۆ پیتزا لەفە گۆشت یان مریشک؟ مریشک ئەی پاستا؟ پاستاش باشە ئەی من حەزم لە کەبابە کەبابتانە بێت؟ یاپراخیش خۆشە زۆر باشەکەی ئەو خواردنانەتان هەبێ ئەی ئەگەر من بێم وەکو کارمەندێک لەوێ وەرمەگریت باش دواتر منش لەگەڵ تۆیا کارەکەم باشە زۆر چاک ئێمە دوای قیمەکەمان ئامادە کرده بوو ئێستا پاستاکە پاساکەکەینە ناوی بەڵێ حەزێکی تێکەڵەکەین لێرۆ سێریکە لەبەرەوەی کە مناڵانیش لە تەمەنی لامۆیان نابێت نزیک بکەونەوە لە ئاگر بۆیە ئەبێت ئاوا لە دوورەوە تەماشای بکەن و بیبینن ڕاستە لامۆ لەگەڵ خێزانەکەی ودایکیا خواردن دروستەکە بەڵام نزیک ناکەوێتەوە لە ئاگر ڕاستە تۆ چی بەم ناڵێڵی بە هاوڕێکانەڵی ئەڵێم بادەزنێن لە ئاگرۆ بادەزنێن لە ئاگرۆ دەستی لێمەیەم بە قسەی شێف لامۆ بکەن عزیزان ئێستا ئێمە گەشتوین بە کۆتایی پاستاکەمان وابزانم ئامادەیە شێف؟ بەڵێ کاتە بە بیهێنین ڕەنگیشی زۆر جوانە بیبینە تۆ حەزت لە پاستای سوورە؟ سوورە خۆیان سپی؟ زیاتر حەزم لە سپیە زیاتر حەزت لە سپیە ئەمڕۆ سوورە تامی سوورەکەش کە باش؟ کەی بوو پاستا خوارد؟ بیرە نایە؟ ئەم ماوەیە نەو خواردووە؟ کەواتە ئێستا تامی بکە بزانە بیری ئەو تامەتە کرد شێف پێمان بڵێ خواردنی پاستا زۆربەی دایک و باوکەکان وا بیرەکەنەوە کە خواردنێکی خراپە بۆ مناڵ ڕاستە ئەوە؟ من باوەڕم بەوە نییە کە خراپێت ئللا ئەو خواردنانەی کە مەوادی زیانبەخشی تیا یانەوە ماوادەی تایە کە ماوادی حافیزەی پێڵێن بەڵام تۆ گەر پاستایەک ئاوا بە فرێشی حازری کەیت و ئامادەیەکی بۆ مناڵەکان هیچ کێشەیەکی نابێت ڕاست کارەکەمەیتێ بەقابەکە دەستخۆش ئەجا سێرکە لامۆ سێری کەنجە بەمانەیەمە ئەوە تۆزە جوانکاری بۆکەین بەڵێ واتە بێ خواردنەکەشت
زۆر بە جوانی دانی بۆ کڕیارەکانت چونکە زۆربەی کەس لەبەر شکڵی خواردنەکە وای لێت کە زیاتر حەز لە خواردنەکە بکات و زیاتر بیخوات جاتوانی جێزەر و فرەزەکەش ئەم کەرەسانە ئەتوانی هەروەکو لە جاتی زەڵاتە بەکاری بێنی بیخۆی بامان شێوە خواردنەکەشمان بۆ جوانەکە و بەڵێ زۆر باشە پەنیرەکەشمان بەرێ ئەمش تۆزە پەنیرەکەین بەسەریە جوان دەرچوو سە خواردنەکەمان ئامادەیە شێڤلامە دەست خۆش بە شێفگیان بەڕاستی زۆر بەتام دیارە ویستم پرسیاری ئەوەش لە شێف کەم بزانم کە قەت خۆی خواردنەکانی دیزاین کردووە ئەوە بۆ شێوازە ڕازانکەتەوە شێڤلامە شێڤلامە زۆر نا زۆر جار کاتە جار ئەوە دیزاینێکی بۆ بکە کاتێک گێرکاکەی توانین چایکی بۆ دروستکەی دەمێگاوە پێ بکەنێ باشە با پێکەوە تامی بکەین فەرموو یەکەم زۆر سپاس دەست خۆش بێ یەکەم تام لەلایەن شێڤلامۆە با بزانین تامەکەی بەدڵە فویلێکە باشە دەمێ نەسووت زۆر پەلێتی بیخوا یەک شێوازیکە بۆ پاستا بەڵێ ئاوەتیەکەی زۆر ڕاستە ویستم منیش ئاماژە بەوە بم زۆر ڕاستە کاتە دایک باوکەکان گرنگیشە کە لە تەمەنی گەورەتر یاخود بچووکتر ئامۆژگاری مناڵەکانیان بکەن کە خواردنەکان بە چ شێوازێک بخۆن یاخود کاتێک گەڕۆن بۆ ڕێستۆرانت ئەبێ فێریان بکەن کە پێویستە سەرەتا چاوەڕێ بکەن و دەستەکانیان بە پاکی بشۆن و کاتێک خواردنەکە هات بە باشی بیخۆن جا من شێوازێکی کەم هەیە بای خۆم بۆ ئێوە باس بکەم پاستاکە هێنم بڵێ ئەیکەمە سەر کەوچکێک زۆربەی ئیتاڵیەکان واکەن جا ئاوا لەسەر کەوچکەکە بایەیان لە جیاتی قاپەکەی شێف هەمووی کۆ ئەکاتەوە بەم شێوازە ئەنجا دواتر فویلەکان بەڕاستی تامی زۆر خۆشە ئەرێ تامی چۆن بوو پێ و نەوتین زۆر خۆش بەدڵ بوو دەست خۆش بێ زۆر بەتامە پێمان خۆشە لە کۆتاییە پێمان بڵێ کە چ خواردنێک گرنگە بۆ مناڵەکان کە بیخۆن خۆی سەرەتا بۆ مناڵەکان لە تەمەنێکی و کاکە لامۆیە پەتاتە باشە لەگەڵ بقولیاتەکان لەگەڵ شیرەمەنی پەتاتە باشە زۆربەی دایک و باوکەکان ئەڵەن ئێمە گیرمان خواردە بەدەست مناڵەکانمانەوە کە فینگەرە خۆن یاخە فنگەر کە تۆ سوورێکە تۆ ڕێژەیەکی زیاد لە خۆی ڕۆن هەڵەمژە ئەمێنێتەوە بەڵام خۆشت نییە هەر فنگر بێت باشە تۆ توانی پەتاتە بێنی بە شێوازێککە بیکڵێنی لەگەڵ چەند سەوزێشکات تێکەڵێکی وەکو زەڵاتە بیخۆی ئەتوانی بیێنی تۆ زێزەیت و نەختێ بەهاراتی لێ بۆی خۆشی کەیت و بیخێتە سەر سینێک لە ناو فڕنا بیبرژێنی ڕاستە یعنی بە هەمان شێوە ئەپیشێت ئەبرژێ تامی خۆشی وەرەگرێ و لەگەڵەوەشان نسبەتێکی کەم لە ڕۆنی هەڵمژیوە و هیچ ئەو زیانی نییە کە وەکو فنگرەکە هەیەی کەواتە زۆر چاکە ئەتوانن ئەو فینگەرەی کە پێتان خراپە ئێوە بەم شێوازە تەندروستە دروستیکەن ئەی پێمان بڵێ شێڤلامۆ چۆن لە داهاتووە ببێ بە شێفێکی سەرکەوتوو وەکو بەڕێزت و خۆشی ئاماژە و پێیا کە 30 ساڵە شێفی تو کارەکەیت پێمان بڵێ لە ماوەی ئەو 30 ساڵەیە چۆن کارت کردووە و لامۆش چۆن بتوانێت کە کار بکات خۆی بوون بە شێف حەزە هیوایەتە یعنی ئەگەر حەزە بۆ شتێک نەبێت قەت ناتوانانی بێ بۆ ئامانجە کە تۆ ئەتەوێت زۆر ڕاستە لەگەڵەوە کە حەز لێ بوو ئەتوانی گۆڕانکاری لە خواردنەکان بکەیت بەڵام لە کۆنتترۆلیکەی لە نسبەتێکە لە سوێری لە نسبەتە کۆنتترۆلیکەی لە سوێری لە چەوری لە زیاکوڵانن لە کەمکوڵانن بتوانانی چۆن خواردنە کۆنتترۆلەکە دوو چۆنی بزانی چۆن ئەو کەسی کێ ئەیخوا چۆن ئیسیجابەی بووی ئەبێ بەڵێ زۆر ڕاستە
کەواتە لامەوە وەکو شێف ئاماژەی پێەیە کە تۆ ئەتوانیت لە داهاتووە خواردنێکی تازە بێنیتە کوردستان و دروستیکەی باشە و بەو شێوازە جوانە دیزاینیکەی ئەتوانی بەشێکیشکەیتەوە بۆ مناڵان خواردنیان پێشکەشکەی بیری لێ کردوتەوە؟ ئەم شتانە نا کەواتە من ئاوا کۆمەڵێک شتت پێڵم تۆ توانی دواتر لە داهاتوە کاری لەسەر بکەی باشە؟ جا لە ئێستاشەوە کە تۆ خۆت لەگەڵ خێزانەکەت و دایکتا خواردن دروستەکەی دڵنیام کە لە داهاتوە کۆمەڵی خواردنی زۆر باشە زانیت و ئەبی بە شێفێکی بەتوانە دڵخۆش بووم شێف کە ئەمڕۆ لەگەڵمانە بووی سپاس بۆ هاوکاریت سپاس بۆ ئەوەی کە پاستایەکی باشت بۆ من و لامۆ دروست کرد و تامی زۆر زۆر بەتام بوو و دەست خۆش بێ هیلاکمان کردی زۆر سپاس زۆر سپاس ئەتوانی تۆ کارەکانت بکەی ئەزانم کە تۆزێکیش هیلاکمان کردی دەست خۆش بێ شێف گەڕایەوە بۆ کارەکەی خۆی لەبەرەوە یەک دنیا مەنجەڵی دێ کە لێرە ئەبێ خواردنی تیا دروست بکە بینیوتن تۆ ئەو مەنجەڵە گەورەی و بینی تۆ بڵێ چی تیا دروستکەن چۆن خواردن دروستکەن ئەبێ کەوچکەکەی چۆن بێ ئەوەنە بێت ئازیزانی هاوڕێم دڵخۆش بووم کە ئەمڕۆ خەونی لامۆمان بەدیهێنا و کردمان بە شێف وەکوی بینن کە شێفێکی چەند جوان دەرچووە و ئیشەڵا کە وەکو خۆی باسی کرد لە داهاتوە کاری لەسەرکە و ئامانجی ئێمەش ئەوەیە کە بتوانین لە ڕێگەی بەرنامەی خەونەوە خەونێکی جوان بۆ مناڵەکان دروست بکەین و ئامانجێکیان هەبێ بۆ ئەوەی کە لە ئێستاوە کاری لەسەر بکەن تا بەرنامەیەکی تری خەون ئێمە بەخواتان سپێرین با پێ کۆمەڵاوایی بکەین خواتان لەگەڵ